خوشویست بینای چم هزی اجنو هیوای جیانم حتی دیتوای هر چاوریتم حتی دیتوای هر چاوریتم هلور چیم نالی هلور چیم نالی هر را دجنه لیلای نمامی جانم من وینی با خوانم لیلای نمامی جانم من وینی با خوانم بدل چودری دکایم بخوا در دل جانم بخوا در دل جانم ای لا یا لا یا لا یا کورپای شیرینم لایم خوزگم صد خوزگم استایش دایچی تولیر بوایا ای برخواه شیرینم آواتی هموجینم ای برخواه شیرینم آواتی هموجینم شاوی تاریک نامنه تشکی رجدت ساره تشکی رجدت سارت ای لا یا لا یا لا یا کورپای زور جانم لایا بنوا آسود روناکایا دیارا وگرود روناکایا دەنگەر خۆش بێت دەست خۆش زۆر بەخێر بن سەرچاوەکانم بێگومان وەکو گوێتان لێبوو ئەم ئێوارەیە گۆرانی بێژ نامۆساڵحکە یەکەم جارە لە میدیاوە دەرئەکەوێت و بێگومان ئەمە یەکەم چاوپێکەوتنیشی ئەبێت ئەم ئێوارەیە کۆمەڵێک بەرهەمی تایبەتان پێشکەشەکەین بە دەنگە خۆشەکەی و چەندین گفتوگۆی هونەریشەکەین کاک نامۆ زۆر بەخێر بێ سڵاوە لێبێ زۆر سپاس بۆ تۆ کاک دووسفیش لەگەڵمانە بێت وەکو موزیسیانێکمان دووتەکەین زۆر بەخێر بن پێم خۆشە بزانم کە بەڕێستان لە خێزانێکی هونەرین بەڵێ و دەنگێکی جوان و تایبەتیشت هەیە زۆر سپاس ماوەی چەندێکە سەرقاڵی ئەوەی کە بە شێوەیەکی ئەکادمی با بڵین بتوانیت کە ئیتر بە باشی گۆرانی بڵیت ئەوەی چەندێک سەرقاڵی ئەوەی من هەر لە تەمەنی مناڵیەوە خولای گۆرانی میوزیک بووم بەس وەکو ئەوەی کە دەرفەت نەرەخساوە نەمیستۆ بە شێوەیەکی خراپیشدا غڵبم ماوەی سێ مانگێکە لە دەورەی سەوتام لە دەورەی سەڵفێج و مقامات و چۆنێتی ناسینەوەی مقامەکان لە ڕێگەی مامۆستا بێژەنگ جەزا و مامۆستا هێدی عوتار ئەوان خۆلەکان کردوتەوە و دەرسمان پێڵێن باشە ئەگەر دەنگەکە نەبێت خولێکی واهی ئەتوانێت کە دەنگی تۆ بە باشی ڕابێنێت یاخود دەبێت دەنگەکە هەڵبەتە خۆت ئەبێت حەز و خۆلیا بۆی هەبێت ئەوە سەڵتیش تۆزێ باش بێت یعنی هەموو دەنگێک ناتوانێت بێ بە گۆرانی بێش هەموو دەنگێک ناتوانێت گۆرانی بڵێت بەس خولەکە تەئسیراتی زۆرە بۆ چۆنەتی ناسینەوەی مەقامەکان و یان ئێستا من گوێم لە هەچ گۆرانێک بێ ئەزانم چ مەقامێکە و چۆنە
باشە زۆر کاتێ خولەکان بۆ ئەوەی کە بۆ نمونە دەنگی ئەو گۆرانی بێژە بکرێتەوە یاخوددان تەمرین لەسەر دەنگی بەڵێ تەمارینی ساڵ تەفسیراتی زۆرە ئەوە تا چەند لەم خولای بوونی هەیە زۆر بە شێوەیەکی باش و ئێمە بە شێوەیەکی ئەکادیمی خوێنین لە ئێستاە. باشە قۆناغەکانی خوێندنەکە چۆنە لەو ئەکادیمی پێم خۆشە بزانم. قۆناغەکانی بە شێوەی مقامەکان دەست پێکەی بەیات و حیجاز و نەهاوەند و هەموو شێوە مقامەکانە خوێنیت بە شێوەی ئەکادیمی و بە شێوەی نووسینیش. باشە تا چەند گرنگە بۆ نمونە گۆرانی بێژێک کە دەستەکە بە گۆرانی وتن لەگەڵەوەی کە دەنگێکی خۆشی هەیە بە شێوەیەکی ئەکادمی وەکو ئێستای تۆ کە کاری لەسەرەکەیت بێتە ناو دنیا گۆرانی و موزیکی کوردیەوە. بەڕاستی زۆر گرنگە هەر کەسێک بێوێت بێ بە گۆرانی بێش پێویستە بچێتە خولێکی باشەوە بۆ ئەوی هیچ کێشەیەکی نەبێت لە چۆنەتی ناسینەوەی مقامەکان و گۆرانەکانە. زیاتر لەگەڵ کام گۆرانیانەیە یاخود بڵێم دەنگی کام هونەرمەندانە بەلای تۆ ئەنی گرنگن وە هەم تەمرینی لەسەر ئەکەیت و ڕانانی لەسەر ئەکەیت هەم ئەشێڵیتەوە. منەکو خۆم ئام گوێ لە هەموو گۆرانی بێژەکانی مامسامەسەر زۆر بەڵێ من خۆم زۆر حەزێکی زۆرم بۆ گۆرانەکانی مامۆستا مەزەرەیە هەر ئەو حەزەش بگوای کرد من بتوانم بەردەوام گۆرانی ئەو بڵێم گۆرانی تریش ئەڵێم یعنی مامۆستا ناسر مامۆستا محەممەدی ماملێ زۆربەی گۆرانی بێژەکان حەزێکی زۆرم بۆ گۆرانی هەیە. لەگەڵ با بڵم شێوازی گۆرانیەکان چکە هەر هونەرمەندەی بە چەندین شێوازی جیاواز گۆرانیان تووە شێوازێکی تایبەت هەیە کە تۆ کۆبکاتەوە لە نێو هونەرمەندەکان یاخود هەر گۆرانیەک تۆ بزانی لە تۆ نزیکە یاخود لە دەنگی تۆ نزیکە ئەتوانی بێڵیتەوە. من خۆم وەکو ئێستا پێشم وتی زۆر گوێگری مامۆستا مەزەری خالقیم یعنی چەند ڤیدۆیەکم لە چەند شوێنە بڵاو بۆتەوە هینێکی زۆری هەبووە یعنی ئەتوانم بڵێم لەوە نزیکم لەوە نزیک. باڵێ ئێستا چ گۆرانێکی ترمان پێشکەشەکەی وڵا ئێستا با دەرفەت بێ زیاتر گۆرانیمان بۆ بڵێ گۆرانێکی مامۆستا ڕەفیق چالاکەڵێن ئەی چاو چەشنی بازی قەفەس گۆرانێکی تایبەتە خۆشحاڵە بووینە گەرگەمان لێ بفەرمون. زۆر سپاس بەسەر چاو. ئەی چاو چەشنی بازی قەفەس هەڵوەرێ پەڕێ کوا باڵەتی ژەکانی نیگای جوانی دولبەرێت ئەی چاو چەشنی بازی قەفەس هەڵوەرێ پەڕێ کوا باڵەتی ژەکانی نیگای جوانی دولبەرێت کوا دوو چاوی ماسکوانێ دوو بڕۆی پەیوازکوانێ کوانێ زوڵفی ڕەش کوڵمی ئاڵ و گەش کوانێ زوڵفی ڕەش کوڵمی ئاڵ و گەش کوا هەیکەلی جەمال جوانی بێمیسال جوانی بێمیسال
ئەی گوێ زەلیلی چاوم و بەرێ تۆ پەنابە دەنجێ لە یاری دوورەوە چی بێکەم لە زیل و بەم چی بێکەم لە زیل و بەم ئەی گوێ زەلیلی چاوم و بەرێ تۆ پەنابە دەنجێ لە یاری دوورەوە چی بێکەم لە زیل و بەم چی بێکەم لە زیل و بەم بابێ خەندەی پڕێ ئاهەنگ بێ نەغمە و نازی شۆخ و شەنگ بێ زڕەی بازنگ بێت ڕوە و لای من بێت زڕەی بازنگ بێت ڕوە و لای من بێت هەڕەی هەیاسەکەی ورشەی کراسەکەی ورشەی کراسەکەی دەنگەر خۆش بێت زۆر دەست سوپاس خۆش کاکیوسف ئەو گۆرانیە وەبزەمی هونەرمەند هەمین نێرکسە بەڵێ بەس پێش باشە ئەو هونەرمەند ڕەفیق چالاک وتوێت وتوێتی بەڵێ. زۆر باشە زانیارێکی باش بوو لەگەڵ سۆشیال میدیایە بینی چۆنە وڵایی بینم باشە باشە خراپ نییە بەشێک لەو هونەرمەندانەی خۆتۆ گۆرانی بەژانی کە سەرەتا دەست پێەکەن بەڵێ لە ڕێی سۆشیال میدیا و پێشەوەی کە ببنە خاوەنی بەرهەمێکی خۆیان بەڵێ. زۆر کاتێ ئەم بابەتە لە یوتیوب بێت لە فەیسبوک و ئینستاگرامی خۆیان بێت بەڵێ ئێستا بزانم تیکتۆکیش شوێنێکی باشە بەڵێ بەڵێ بۆ وڵا بەشێک لە من هونەرمەندان وەکو خۆم لە ڕێی تۆڕە کۆمەڵاتەکانەوە شتدا ئەنێم باشە. بەس هیچ شتێک ئەوە نییە بۆ نمونە ئەتوانم بڵێم گۆرانی تەقلیدیم داناوە زۆر چەند جارێک بە زۆکو ئەوەی کە بڵێم بەرهەمی خۆم دانابێ هێشتا دام لەناوە باشە کەوایە با پرسیاری ئەوە بکەم بەرهەمی خۆتت هەیە یاخۆ بە تەمای بەرهەمێکین باشە تێکست و ئاوازەکەی هونەرمەند بێژنگ جەزایە ئیشەڵا خەریکین کاری لەسەرەکەین ڕێزسڵامان بۆ کاک بێژن هەیە منی شەڕۆها ڕێزمە زۆر ماندوو بێ پێمانەوە لێرەش بێکمان خاوەنی پرۆگرامێکی زۆر تایبەتە بەڵاگەدار و دەرگایەکی کراوەشە زۆر نۆستالەجیا بۆ بەشێک لەو دەنگەنویانی کە بەڵێ لە ئێستا کارەکەن بەرنامەیەکی زۆر پێشکەوت و زۆر ڕاستە زۆر جوانە گۆرانیەکەی خودت بڵم ئەم بەرهەمەی کە ئێستا کاری لەسەرەکەیت با تۆزێکیمان بۆ باس بزان باسی چیە کات وڵای بەرهەمێکی جوانە شارەکەی زۆر جوانە ئەتوانین کۆپلێکیتان پێشکەشکەین خۆشحاڵە بین ئەگەر گوێمان لەبێ فەرموو بەسەر چاڵ باش شێتی کردوم مەستی کردوم دڵی بردوم ئەو یارە بۆ خۆی بردوم نقمی کردوم بێباکە دڵ ناچارە شێتی کردوم مەستی کردوم دڵی بردوم بێچارە بۆ خۆی بردوم نقمی کردوم بێباکە دڵ ناچارە یارە عشقە دڵدارە شۆخ و جوان و عەیارە یارە عشقە دڵدارە شۆخ و جوان و عەیارە بێ ئەو چارم ناچارە ئەوارە من لەم شارە بێ ئەو چارم ناچارە
چی بکەم تاقانەی یار دەنگێر خۆش بێ کاکەنامە زۆر سوپاس کاک یوسف دەستەکانە خۆش بێ ماندوومان کردی زۆر خۆشحاڵون لەم بەشێ پرۆگرام لەگەڵ ماڵی بۆ هیوام ئەم بەرهەمە دەستپێکێکی باش بێت و کلیپێکی جوان بۆ تۆمارێکی زۆر جوانیش بیبینینەوە ئیشەڵڵا هەوڵێن کارێکی زۆر باشی بۆ بکەین دووبارە بەخێر بێن پرۆگرامەکەتان جوانتر کرد سوپاس بۆ گۆرانی بێژنام و ساڵح واروە کاک یوسف موزیسیان کە لە کورسات مەگەزین میوان دووبارە بەخێر بێن زۆر سوپاس بۆ ئێوە